سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوایکە لە هەر کوێکن لە شتان ساغ بێت تەندروست بن و ئاسوودە بن. ئەم بەیانێ لەگەڵمان بن بۆی کە بزانین لە ناوڕۆکی پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیە چیمان ئامادە کرد و دڵنیام کە سەرنجتان ڕاکێشێت و دڵنیام کە بەدڵتانە بێت. جا لەگەڵم بن یەک دوو بابەتتان بۆ باسەکەم، دواترش لە ناو ناوڕۆک میوانیشمان هەیە و بابەتی تایبەت بە پەروەردەییشمان هەبێت و هەروەها تەندروستی خۆراکیش. جا لەگەڵم بن بابزانین چیمان. بەخشەرێک لە شاری سلێمانی خواردنێکی زۆر بۆ هەژاران و بێلانەکان و کرێکاران دروستەکات بێ بەرامبەر بەسەریشیان دابەشی دەکات وە خۆشی دەڵێت کە بەردەوامە بێت لە کارەکەی تا ئەو کاتەی توانای دارایی هەیە. بەداخەوە ئەمە لە نوێترین وێنەی ناسایە کە دەرکەوتووە دەریاچەی ورمێ خەریکە دواهەناسەکانی دەدا و ئاوێکی کەم لە گەورەترین دەریاچەی ئێران و دووەم دەریاچەی ئاوی سوێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوە. لە پاریس ژمارەی هۆتێلەکانی تایبەت بە پشیلە زۆر بوونە. ئەم بەیانیە باسی هۆتێلی پشیلەکان بۆ ئێوە دەکەم و ئاشناتان دەکەم بەم هۆتێلە. جا لە دەستپێکا بە هیوای تەندروستێکی باشتان بۆ بخوازم بۆ ئەوەی ئازیز و هاونیشتیمانیان کە لە هەر کوێیەکن شادی ئاوێتەی دەستپێکی بەیانیتان بێت، بەختەوەری و سەرکەوتن ببێتە بەرگی تەواوی ڕۆژەکەتان. ئەم بەیانیە فلای 24 چەند دیمەنێکی کۆچەرانە لە پرژێ لە ناوچەی باڵەکایەتیتان پیشان دەدات با پێکەوە بینەربین و پێی شاد بین. فلای 24 لە مۆنتاژ و دەرهێنەری هاوکارمان سەنگەر قابیلە و فلای کامیش هاوکارمان هێوار هەڵمەتە. با پێکەوە بینەری. فلای 24 هاتیەوە یاخوا بەخێرێ. ئەمن سعید من دەکەم پیشەمان مەرداریە لە قەدیمەوە، ینی لە زمانی باو باپیرمان ئەمە هەر مەردار بووینە. هاتووی شێستانیمان کردیەوە مەسەلەن گەرمێن و شێستانی دەکەین کە مەسەلەن مەرگ دۆشین شیرەکەی دەکەینە ماس و دەکەینە پەنیر و دەفرۆشین و ئەو بابەتانە. مەسەلەن ئێستا حیوامان کەم بوویەوە لەبەرەوەی هەندێک شیری وشک کردیا مەشینە 100 مەڕێکمان لێرە لەگە 50 بزنشی ئەوەی ئەستێرەکەشمان مەسەلەن لەسەرەوەیە و ئەوەی دەدۆشین لەمارەیە.
کوردستان هەر ئاوادان بێت و هەر ئەو دیمەنە جوانانە ئێمە ببینین و دەستی هاوکارانمان خۆش بێت هەم کاکە هێوار هەم کاکە سەنگەر بۆ ئەو بابەتە جوانی کە بەناوی فلای 24وەیە بە سروشتە جوانەکەی کوردستان زیاتر ئاشنامانەکان هەر جارە و کار و پیشەیەک یاخود لە ناوچەیەکی کوردستان ئەو وێنە جوانانەمان بۆ دەگوازنەوە. جا بینە سەر بابەتێک کە باسی بەخشینە. هەمیشە ئاڵێن ئەوانەی کە ئەبەخشن باشتر لەوانە دەخەون کە و ئیسراحەت دەکەن کە کۆ دەکەنەوە و بەس خۆیان دەیخۆن. جا بەخشین شێوەی زۆری هەیە. مرۆڤی بەخشەریش زۆر هەیە کە هەر کامێکیان و بە هەر شێوەیەک بێت دەیەوێت ئەو هەنگاوە ئەنجام بدات. بەخشەرێکیش هەیە ئەم هەنگاوە مرۆیی ئەنجامدا و لای خۆیەوە بە تەمایەکە درێژەی پێبدات لە ڕووی دەرونیەوە خۆی پێ ئاسوودە بکات. ماوەیەکی زۆرە هاوڵاتێکی شاری سلێمانی خواردنێکی زۆر بۆ هەژاران و هەروها بێلانەکان و کرێکارەکان دروست دەکات و بە سەریشانە دابەشی دەکات. ئەوانشی کە برسیانە بەڕیز دەوەستن خواردن وەرئەگرن دواتر خێرخوازەکەش دەڵێ کە بەردەوام ئەبم تا ئەو کاتێک کە پارە لە گیرفانم بمێنێت یاخوا هەمیشە هەر پارە لە گیرفانت بمێنێت. دەمە و ئێوارەیە و سەریان گرتووە تا سکی خاڵیان بە قاپێک خواردن تێر بکەن. هەمویان هەژار و بێلانەکانی شار و کرێکارانی ڕۆژەڵات و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن. ئەم هاوڵاتیە بە گوتەی خۆی خێزانی پێکنێنەوە و بار و گوزەرانیشی خراپە. بۆیە ئێواران خۆی دەگەنێتە ئەو گوزەرەی کە خواردن تێیدا بە خۆڕایی دابش دەکرێت. ئێستا مزگەوتی گەورە نەماوە جاری وایە لە قانە قاولێرەوە تر ڕۆژی وایە گەر تەجەکە نەبێ خۆمان لە گیرفانی خۆمان نانەخۆین. بۆ کرێکارەکان زۆر چاکە بخۆی 3,000 دینار 4,000 دینار بۆ گەڕێتەوە زۆرە مەسەن بۆ ئێمەکی ڕۆژەڵاتی 4,000 دینار 5,000 دینار زۆرە بدەین بە نانێکە بیخۆین. دروستکردنی خواردنەکە کا بە خۆڕایی دابش دەکرێت حاجی کامەران پێ هەڵدەستێت. بە گوتەی حاجی ڕۆژانە سەروی 150 کەس نانی لەلا دەخۆن و ڕۆژ بە ڕۆژی ژمارەکە ڕوو لە زیادبوون دەکات. ئەو نایشارێتەوە تا پارە لە گیرفانی بمێنێت بەردەوام دەبێت لە کارە خێرخوازەکە. ئەوانەی کێم بۆ ئێرانین کوردن ئایلیتیە ماڵێن لە ساموکەرانە خەڵکیی لێ قەوماون و ئێمەش لێرە خواردنیانەیە و ئێوارەخوانیشان بۆ سازەکەین و وەڵی بەردەوام ببین تا ئەو کاتێک کە توانە و قووەتەکەمانێ بەردەوام ببین و هاوڕەکانیشم هاوکاریان کردن و زۆر سپاسیان دەکەم 4-5 هاوڕێم دایمە لەگەڵمان. هەژار و بێلانەکان هەرکە خواردنیان تەواو کرد دڵنیاییان پێدەدرێت کە بۆ ڕۆژی داهاتوو لە هەمان کات خواردنیان بەسەردا دابش دەکرێتەوە. ڕەنگەم 250 دیناریە تەنها ئاوێک یان شتێکی بچووکت بۆ بکات، بەڵام بۆ هەرێکێک لەو هەژارانەی کە سەریان گرتۆ بۆ خواردن بەدەستێنانی هەروە ئاسان نییە. بۆیە پێویستە ئەوانەی کە هەیەە تا دەتوانن ببەخشن بەوانەی کە برسیانە. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. نمونێ و جۆرە کەسانە زۆر بێت بەو هیوایی کە ئەوانەی کە سپاس بۆ خوا هەیەە چاویان لەو کەسانە بێت کە کەم دەرامەدن و یاخود لە ڕووی باری داراییەوە توانایەکی زۆریان نییە یاخود توانیان هەر نییە. جا نمونێ و جۆرە کەسانە بەو هیوایی کە زیاتر و زۆرتر بێت. تابلۆ پرسیارێکی بێدەنگە هی دەستڕەنگینەکانە کە بە ڕەنگ و هێڵ ئاڕاستەی کۆمەڵگە دەکرێت. نووسینگەی زاخۆی سندیکای هونەرمەندانی کوردستان لەگەڵ ئەنجومەنی ئافرەتان لەو ناوچەیە پێشەنگایەکی شێوەکاریان بۆ سی کچی دەستڕەنگین کردوتەوە. هەر یەک لەم تابلۆیانە ڕنگدانەوەی ناخی نیگارکێشەکان بووە، بەڵام تابلۆی هودا موسلم کچە شێوەکار ئاماژە و سەرنجی زیاتری لە خۆگرت بوو لەم بابەتەی. ئەسدا مسلم ئەحمەد شێوە کۆرم بوومەوەی هە ساڵ ئەزدی کۆریت گەما بەهرا بوومش بۆ بێم دروست بیاون کۆژ هونەرمەندە شێوە کۆرە
بومەوەی هە ساڵەوە ئەس بەردەوامی دەماوی کۆری بێڕاوەستیان و پتریۆ هونەری مژی گرێدۆیە بۆ واقعی بە هەندا جۆرەتێکەلی خەیۆلیە و بەردەوام ئەس پشکدۆری پێشانگەهۆ دۆتکەم. من نێزیکی هەتۆدا پێشانگە و گشتیژە پشکدۆری کردیا و سێ پێشانگەیان تۆی بەجی و ئەڤروگەژی ئەم کومەکە کچێن شێوە کۆرێن بۆ ژێرێ زۆخۆ بنۆڤێ سندیکە هونەرمەندی کوردستانی هۆری کۆرد گەل ئێکەتی و ئۆفرەتن کوردستانی ئەم سەرفەرۆزیشی و ئەم ئەڤروگە بەردەوامی بدەنەوێ پێشانگەهێ و کوام سێ کەچ بەشدار بوونە. دێنە سەر بابەتە پەروەردەیەکەمان دەمانوێت کۆمەڵگایەکی دروست و چەند دروستمان هەبێت جا کۆمەلگا لەکێ پێک دێت هەر خانەوادەیە کۆمەڵێ منداڵی ئەبێت و منداڵەکە ئەیتر بە شێوازەکە پەروەرداکرێت لە ژێر ڕێنمایەکانی ئەو خانەوادەیە و بە پێی زانیاری ئەو دایک و باوکە منداڵێک پەروەردە دەکرێت دواترە چێتە ناو کۆمەلگاوە ئەمە کۆمەلگا بەم تاکانە دروست دەبێت جا بۆی کە کۆمەلگایەکی دروستمان هەبێت ئەبێت جوانترین پەروەردەمان هەبێت منداڵ خۆی پڕە لە وزەیەکی پەنگ خواردوو زۆر جار بە جوڵەی بەردەوام وێت سەرکێشیەکات ئەوە مەترسیشی هەیە هەندێک جار ئەو جوڵە سەرکێشیانەی کە ئەیکات و بەو شکڵ ئەتوانێت دەری ببڕێت چونکە وەک گوتمان وزەیەکی پەنگ خواردووی هەیە ئەگەر دەری نەبڕێت چونکە ئەوە سروشتی منداڵە دەبێت دەری ببڕێت کاتێکیش جوڵەکانی سنووردار بکەیت و بیرکردنەوەکەی سنووردار بکەیت بەرنامە بۆ داڕێژراو بێت کارەکانی ئەو منداڵە ڕەنگە لە گەورەبووندا لە تێڕوانینی منداڵەکە کاریگەری هەبێت و ببێتە لە حاڵەتی گوێڕایەڵکردنی دەربچێت و ئەوە دەڕوات بۆ وەستاندنی بیرکردنەوەکانی یاخود بە شێوەیەک بێت کە ئیتر ئەو منداڵە بە بەردەوام گوێڕایەڵ بێت بۆ هەموو کەسێک وا بێت تەنیا لەو جۆرە کەسانە بێت کە یەکێک دایمە ئاراستەی بکات ئەمە بکە ئەوە مەکە جا ئەمە وا دەکات کە توانای منداڵەکە بکوژێت لە داهێنان ڕای وەستێنێت دەمانوێت ئەم بەیانە بە بابەتێکی پەروەردەیی لەم جۆرە لەگەڵتانابین کە زۆر گرنگە هەم لە ناو خانەوادەکان هەم لە قوتابخانەکان ئێمە بزانین چۆن لەگەڵ مناڵەکان بۆ شێم مامەڵا ئەکەین تا ڕادەیەک بزانین چۆن ئەتوانین ئەو منداڵانە بە شێوازێکی باش ئاراستە بکەین بۆ ئەوی کە هزر و بیریان هەمیشە بەردەوام لە کاردا بێت ئەوە نەبێت بە بەردەوام ئاراستە بکرێن ئەم بەیانە حەمزە عەباس نووسەر و هەروەها پەروەردەکار کە ئەم بەیانی لەگەڵ ئێمە بێت کاک حەمزە بەخێر هاتی سەبارەت بۆ بابەتە قساکەین بژیت زۆر دایک و باوک هەیە حەز دەکات کە مناڵەکەی گوێڕایەڵ بێت وازانین ئەگەر منداڵەکەمان گوێڕایەڵ بێت لە ئەلفوبەیەکی ئێمە دەرنەچێت ئیترەوە پەروەردەیەکی دروستە ئایا ئەمە دروستە ئەمەش کە دەڵێ مانای ئەوە نییە کە ئێمە دەڵێن دایک مناڵان لە دەست دایک و باوکان دەربچن گوێڕایەڵ نەبن لیاخود خوانە خواست منداڵێکی لاسار بێ بەڵام ئەمانەوێت شێوە تەندروستەکەی پەروەردەی منداڵ لە ڕووی گوێڕایەڵیەوە بزانین دەستان خۆش بێ بەیانی بەڕێست و بینەرانی ئەم کەناڵە جوانە هەمیشە باش بێت بابەت و تەوەرەکەتان بابەتێکی زۆر گرنگە بێگومان دنیای منداڵ دنیایکی زۆر فراوانە و هەموو ئەوانی کە لەو بوارەیە کار دەکەن لەوانەیە زیاتر لە خەڵکانی تر بایەخ و کاریگەری ئەم جیهانە ڕەنجین و ڕەنگاڵەیە بزانن ئەوەندە بەسە بۆ ئەوەی کە بڵین دنیای منداڵ یان منداڵان لە ناو هەر گەلوونەتەوەیەک بایەخ و گرنجەکەی لەو ئاستەدایە دەتوانین بڵێن هەر کۆمەلگەیەک بایەخی بە منداڵەکانیدا ئەمە سەلمێنەری ئەوەیە کە داهاتووی گەشە کە سەرکەوتون ئەوانە و بە پێچەوانەوە هەر کۆمەلگەیەک هەر میلەت و گەلێک منداڵەکانی فەرامۆش کرد و لە بواری خزمەتی منداڵە لە بواری مامەڵەکردن لەگەڵ منداڵ بە شێوازی وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد دروست و تەندروست بێگومان ئەوە ئەگەر نەتوانێت وەکو پێویست گرنگی پێبدا دواڕۆژی باش نابێت بۆیە منداڵ واتە دواڕۆژ واتە ئێستا و دواڕۆژ بەڕاستی و پەروەردەکردنی منداڵ داهاتوێکی زۆر گەش بۆ کۆمەلگا دەستە بەردەکات باشە کاتە پرسیارەکە ئەوەیە دروستە کە ئێمە ئەمانێت منداڵێکی گوێڕایەڵمان هەبێت ئایا ئەوەی کە لە هەزری دایکان و باوکانایە ئەوەیە کە بۆچی بمانوێت منداڵێکی گوێڕایەڵمان هەبێت
خۆی ئەمە هەر بە سروشت لەوانەیە حەزی هەموو دایک و باوچێک بێ عادەتەن لەو ئەرک و بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەرشانمان بە شێوەی گشتی حەز دەکەین کە ئەرکمان سووک بێ بەڵام مرج نییە هەموو ئەرک سوچیەک نیشانەیەکی باش بێ و خۆت دەزانی باس لەوە دەکرێت کە ئێستا ئەو هەتا لە ڕووی خواردنەوە ئەو ماسیانەی کە ئێمە لە بازار دەیخۆین لەبەر ئەوەی لە ناو زێ و ڕووبارەکانە گەورە نەبوون ئەو سوودەی نییە وەکو ئەوەی کە لە ناو زێ و ڕووبارەکانە گەورە بوو بێ کەواتە ژیان مادەم ئێمە لە ناو ژیانە بین پێویستمان بە جوڵە هەیە دایک و باوک کایەتی کردنێک کە هەمووی بریتی بێ لە ئارامی و لە پاڵدانە و لە بێخەمی بێگومان ئەوە نیشانەی پرسیاری لەسەرە ئەو بابەتی بەڕێزت وروژاندت بابەتێکی زۆر گرنگە بێگومان دایک و باوک حەز دەکەن منداڵەکان ئارام بێ منداڵەکان گوێڕایەڵ بێ بەڵام هەموو شتێک دەتوانم بڵێم گوێڕایەڵی چەکێکی دووسەرە ئەگەر زۆر وریان نەبی لەوانەیە ببێتە مایی مردنی منداڵەکە گوێڕایەڵی هەتا حدێک داوا کراوە کە منداڵ لە چوارچێوەی ئازادی خۆیدا گوێڕایەڵ بێ نەک ئەوەی بۆیە دەکرێت وەکو بەشێک لە توێژەرانی ئەم بوارە بەشێک لە دەروونناسان باس لەوە دەکەن ئەگەر دایک و باوچێک بیانوێ منداڵەکەیان بە زەبری وەکو دەڵێ فشاری جەستەیی دەرونی و هەر ڕێگایەک ئەو ڕێگا نادروستەکانی پەروەردە بەکار بێنن بۆ ئەوەی کە منداڵێکی گوێڕایەڵ دروستکەن تەنانەت کەسایەتێکی وەکو دکتۆر مستەفا ئەوسعد ئەوەی ناوناوە بە قومبەلەیەکی مەوقوت ڕۆژێک دادێ ئەمە دەتەقێتەوە جا تەقینەوەکەی ئەوەندە کاریگەر دەبێت لەسەر خۆی و دەوروبەری کە زۆر جێگای داخ دەبێت یعنی دوور مەبینە ئەم کەسە ڕاستە لە سەرەتایە گوێڕایەڵ کراوە ینی بە زەبری هێز گوێڕایەڵ کراوە بەڵام دواتر ئەم سنوورانە هەمووی دەشتێنێ لەوانەیە بە جۆرێک سەرپێچی بکە کە هەموو یاسایەکانی زەمینی و ئاسمانی شتێک بشتێنە یا بەلای ئەوەوە بۆیە زۆر گرنگە ئێمە لێ بگەڕین منداڵ سێکوتکەیەکمان هەیە ئەگەر ئەم سێکوتکەیە ڕەچاوکەین پێم وایە کە منداڵەکانمان زۆر بە دروستی پەروەردە دەکەین سێکوتکەی خۆشەویستی ئازادی ڕێزگرتن دەکرێت ئێمە لەناو ئەم سێکوتکەیەدا منداڵەکانمان پەروەردە بکەین بۆ ئەوەی کە ئەوان ئەگەر بڕیارە گوێڕایەڵ بن بەویستی خۆیان گوێڕایەڵ بن بە قەناعەتی خۆیان گوێڕایەڵ بن نەگەوەی ئێمە بمانەوێ بەهێز گوێڕایەڵیان بکەین شتێک هەیە لە دنیای تەکنۆلۆژیا لە بۆ نمونە لە کۆمپیوتەرە تۆ ئەگەر ناوێک داخل بکەی دواتر بتەوێت لەم ناوە بگەڕی یان لە پێچەوانەی ئەم ناوە بگەڕی مەسەلەن تو ناوت هەیە گوڵ بەڵام بتەوێ بنووسی ناگوڵ یان گوڵ نا بۆ ئەوەی کە نەیدووە بەڵام ئەو عقلی کۆمپیوتەری ئەوەیە کە هەر دەداتێ هەر ئەوە دەدات چونکە ئەوە دەناسێ منداڵ کاتێک کە تەکیدی لەسەر دەکرێتەوە بۆەوەی کە بە بەردەوامی گوێڕایەڵ بێ کێشەکە ئەمە لەگەڵی گەورە دەبێ ئەم گوێڕایەڵیە دوجار تۆی دایک و باوچی لە ئێستاە بۆ لەوانەیە بابەتی باش یان ئامۆژگاریەکانت یان ڕێنماییەکانت باش و بەسوود بن بەڵام خۆها ئەو بەردەوام لە لای تۆ نییە منداڵ خۆ بە تەنها مڵکی دایک و باوک نیە مڵکی کۆمەلگەیە مڵکی مرۆڤایەتیە دوجار ئەمە ڕۆڵ و پێگەی دەبێت لە شوێنی تر ئەو کات یەکێک لە نیشانە زۆر خراپەکانی گوێڕایەڵی ئەگەر بە دیوە ئەرێنیەکەی وەری بگرین ئەم کەسە حەقی نای لێ وەردەگیرێتەوە ناتوانێت بڵێن بە شێوە نەرێنەکەی بێگومان ناتوانێت بڵێن نا ئەم نایە کاتێک کە دایک و باوکی فێریان نەکردبوو بڵێن نا و ئەم حەقیان لێ وەرگرتەوە دەی دواتر لەوانەیە لە ڕێکخراوێکی تیرۆریستی لەوانەیە لە گروپێکی مافیایی لەوانەیە لە بابەتی هۆشبەر بەکاربێنرێت ئەو منداڵەکە گەورە بێت ڕەنگە جگەلەوەش کەسێکی شەرمن دەربچێت ناتوانێت مافەکانی خۆی بەدەست بهێنێت هەر دروست ئەوە یەکێکە لە زیانەکانی هەر بەڕاستی ئەگەر ئێمە ئەمە بە شێوەیەکی واقعیشی بکەینەوە ئەو منداڵی کە بەردەوام کاری لەسەر دەکرێت بۆی کە گوێڕایەڵ بێ کەسێک دەردەچێ خاوەنی کەسایەتی خۆی نییە لە داهاتوودا کەسایەتی وەکو جەنابەت فەرمووت کەسایەتێکی شەرمن کەسایەتێکی بێدەسەڵات کەسایەتێکی بێکاریگەر لەسەر خۆی و دەوروبەری لەبەر چی لەبەر ئەوەی کە کەسی گوێڕایەڵ شتێکی کردو بە ئامانجی خۆی بە بەردەوامی بیر لەوە دەکاتەوە چۆن ئەوانی تر ڕازی بکە دەی باشە یعنی خۆت دەزانی ئەگەر تۆ هەرچیەک بی ناتوانانی هەموو کەس ڕازیکەی بە بەردەوامی کار لەسەر ئەوکەی تەنانەت ئێستا خەڵکمان هەیە لە تەمەنی گەورەبوونە و پێگەی هەیە بە بەردەوامیش لەناو کۆمەلگایە پێوەی دیارە کە گرفتەکانی یەکێک لە کاریگەرە ناخۆشەکانی خراپەروەردەکردنی منداڵ یان نادروست پەروەردەکردنی منداڵ ئەوەیە ئەم بابەتەوە نەبێت لە تەمەنێکی دیاریکراو کۆتایی پێبێ بە پێچەوانەوە لەگەڵی گەورە دەبێت تۆ سیر کە خەڵکەیە بە تەمەنێکی زۆر گەورەوە زۆر ینی دیمەنێکە لەوانەیە مای خەمباری بێ کە دەبینی بە بەردەوامی غاردان یان ڕاکەڕاچێتی لە دوو ڕەزامەندی خەڵکانی تر
ئەم هەموو خەڵکە بە تو هەر ڕازی ناکرێ ئەمە هەر لە بچووچیا بەم شێوەیە گەورەکراوە بۆیە ئەمە کاریگەری لەسەر تا ئێستاش ماوە. باشە کاکەمز ئەگەر وابێت ئێمە ئەبێت لە بری ئەوە ئەڵتەرناتیڤێکمان هەبێت جێگرەوەیەکمان هەبێت کە هەم بزانین بتوانین مناڵەکەمان ئاراستەکەین بەرەو کارێکی باش چونکە ئەو بەو ئەقلە چۆنەڵێت تازە پێگەیشتی خۆی هەندێک شت نازانێت و ئەگەر بشمانەوێت گوێڕایەڵ بێت لە هەمان کاتیشا بتوانێت نەبڵێت ئەتوانین یەکێک لەو بژاردانەی کە لە بەردەستمانایە بۆ گۆڕایەڵکردنی هەڵبژاردەی بخەینە بەردەم بۆ نمونە ئەگەر منداڵەکەم دەمەوێت بیخەوێنم ئەبێ هەڵبژاردەی بخەمە بەردەم بڵێم ئەم کارە دەکەیت پێش ئەوەی کە بخەوی یاخود ئێستا ئەتەوێ بخەوی مەبەستم وایە هەڵبژاردن بخەینە بەردەمی منداڵەکەمان بۆی کە خۆی هەڵی بژێرێت کە چ کارێک باشم سەر گۆڕایەڵ بە لە کاتی خەوتن لە کاتی خواردن دروستە بە هەر بەڕاستی خاتونی بەڕێز ئەوەی کە جەنابەت ڕوژاندت دەمانگەڕێنێتەوە سەر ئەوەی کە بڵێن ئێمە پەروەردە لە بنچینەیە زانستە هونەرە بەرپرسیارێتیە ئەم سێ زۆر گرنگن ئێمە کە دەڵێن زانستە ئەومان پێ دەڵێ کەواتە دایک و باوک بوون کافی نییە بۆ ئەوەی کە ینی منداڵ بەخێوکن یان منداڵ پەروەردە بکەن لەوانەیە بەخێوکردن و پەروەردەکەنیش بە خۆی دوو بابەتی جیاوازە ئەم بابەتە تەواوی تەواو زانستیە لە کاتێکا کە ئێمە لە دنیایەکی جەنجاڵ و قەرەباڵغ داین لە دنیایەک داین کە سنوورەکان هەڵگیراوە کەلتورەکان تێکەڵ بوون و بە جۆرێک لە جۆرەکان بڵین کۆنتترۆلی منداڵەکان لە دەستی دایک و باوچیان بە ڕێژەیەکی یەکجار زۆر هاتوتە خوارەوە یعنی زۆر زۆر کەمە ئەمە ژوا دەکا ئێمە بە دوای ئەوەدا بڕۆین کە ئەم بابەتێکی زانستیە خۆشت دەزانی زانست بەبێ ماندووبوون بەبێ سەرچاوە بەبێ هەوڵدان بەبێ خوێندنەوە بەبێ بە دوواداچوونی زۆر ورد نایەتە دی ئەوەیە بابەتە زانستەکە من حەزەکەم ئەوت پێ بڵێم کە زۆر گرنگە لە کوردواری قسێک هەیە دەڵێن ئەوەی چوو هەرچەند من خۆم مەبدەئیە لەگەڵ ئەوە نیم ئەوەی کە چووشە هەر دەکرێت تا ئەو جێی مەجالی تا ئێمە هاوکار بین بۆ ئەوەی کەمترین هەڵە ڕووبدا بەڵام گرنگە لە ئێستا بەدواوە تەنانەت ئەوە بۆ ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بۆ حکوومەت کار لەسەر ئەوە بکرێت کە داهاتووی منداڵ گەشتر بێ لە ڕێگای چیەوە من ئاگادارم کە خەڵکانی دڵسۆز هەن کە کۆمەڵێک پرۆژە پێشکەشی حکوومەت دەکەن لە پێناوی ئەوەی کە خێزانی هۆشیار دروستکەن ئێمە پێویستمان بەوەیە خێزانی هۆشیار دروستکەین لەبەر ئەوەی دایک و باوکێک بە جۆرێک لە جۆرەکان کە ئاگای لە دنیای پێشکەوتن نییە و ئاگای لە زانستی پەروەردەکردنی منداڵ نییە بەڕاستیەکەی لەوانەیە مامەڵەکانی دروست نەبێ وەکو پێویست نەبێ ئێمە بە بەردەوامی بەداخەوە دەڵێم لە زۆرێک لە خێزانەکان ڕۆژانە منداڵی تێکشکاومان بۆ دێ بڕۆنە قوتابخانەکان بڕۆن چاوپێکوتن لەگەڵ مامۆستایانی بازنەی یەکەمی بنەڕەتی بکەن پۆل 1 و 2 سەی سەرەتایی دەزانن ڕۆژانە چەند منداڵی تێکشکاو دێتە ناو قوتابخانەکانەوە ئەمانە هەمووی دوجار ئەم کاریگەریە نەرێنیانەی لەسەر بە چونکە بە شێوازی زانستی مامەڵی لەگەڵ نەکراوە لەگەڵیان گەورە دەبێت باشە ئێمەش بۆیە هەر ئەم پرسیارانە ئەکەین و بەم شێوە پرۆگرامی لەم شێوەدانین بۆ پەروەردەکە ئەمە شەرمە بەستێکە بۆ شارکردنەوەی دایکان باوکان کەواتە ئەگەر هونەرە با چەند تەکنیکێک لەم هونەرە بزانین کە دایک و باوکێک بۆ منداڵێک کە لەم شێوە وازانە گۆڕایاڵ نییە یاخود مەبەستمانەوە نییە کە تەنیا گۆڕایاڵ بێت چ تەکنیکێک بەکاربێنێت کە ئەم منداڵە بتوانێت هەڵبژاردێکی باش ئەنجام بدات زۆر دروستە ئەمە گوتمان زانستە هونەرە بەرپرسیارێتیە هونەر گواستنەوەی زانستە بۆ سەر منداڵ ینی خۆت دەزانی بابەتێکی زانستی هەیە بەڵام ئەگەر لە کات و شوێنی دیاریکراوی خۆی نەیگوازیەوە و بەو شێوەی کە هەیە لەوانەیە زیانی زیاتر بێت لە سوودەکەی لەبەر ئەوە ئێمە تەکنیک زۆرە هونەر زۆرە بۆ ئەوەی کە مامەڵی پێ لەگەڵ منداڵەکان بکەین تەنانەت جۆر و کەسایەتی منداڵەکان لە دوای 3 ساڵیەوە تا ئەندازەیەک دابش دەبن بەسەر بەشێکە ئێمە بۆ کێشەیەکی دیاریکراو لەوانەیە دەیان شێوازی مامەڵەکردنمان هەیە بۆ نمونە نەک لەسەر منداڵێکی جۆڕایال وەکو ئەوی کە بەڕێزت باست کرد دەتوانین زیاتر لە ئۆپشتێک بخەینە بەردەستی منداڵەکانمان تاوەکو ئەو توانای هەڵبژاردننی هەبێ یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان بۆ ئەوەی کە منداڵ گوێڕایاڵی دیوە ئیجابیەکەی بەدەستبێنێ بریتێ لە قەنەعەت پێهێنان قەنەعەتی منداڵ وەکو قەنەعەتی گەورەکان نییە زۆر گرنگە دایک و باوک ئەم ڕێگانە شارەزا بن کە بتوانن قەنەعەت بە منداڵەکان بێنن بێگومان ئەمەش لە زۆر جار لەوە دەست پێ دەکات کە دایک و باوکە لە ئەسڵا خۆی دەبێ پێشەنگ بێ خۆی دەست پێشخەر بێ خۆی نمونەیەکی جوانی کردداری بێ لە پێشتایی منداڵەکان مناڵ قسە لەگەڵ دایک و باوکێکات دایک و باوکەکە بەبێ کە سەریکا هەر ئەڵێ باش ینی هەر بەم باشە ڕەنگە و مناڵش جاری وایە سەیری تیڤیەکات یا سەیری ئایپادەکەیەکات دیارەکەیەکات هەر بە هەمان شێوەی دایک و باوکەکە وەڵامێتەوە باش بەڵام هزر و هۆش ئەوەی بینیوە وە حەقیشی نیە ئەگەر ئەوها جواب داتەوە لەبەر ئەوە تەنانەت ینی ئەگەر هەر لەسەر ئەوەی هونەری کە بەڕێزت ئاماژەت پێ کرد
ئەوە بزانین کە ئێستا قسەکردن حیوار گفتوگۆ لەگەڵ منداڵ هوەرە و تەنانەت بڵێم جۆگرتن لە منداڵ هوەرە یعنی هوەری جۆگرتنمان هەیە ئەمە دنیای گوردەکاری هەیە چۆن دەتوانی جوور لە منداڵەکەت ڕابگریت و دەتوانی وای لێ بکەی کە باس و خواسەکانی دڵی خۆی یان ئەو پرسیارانی کە لەلایەتی ئێستا پرۆگرام هەیە خۆشببختانە کە کار لەسەر ئەوە دەکا چۆن ئێمە بتوانین منداڵەکەمان لە سەرەتاکانی وەکو دەڵێ بلیمەتیتیا بە دەربکەوێت ئێمە پێشتر ئەوە لێ دەگەڕین دەمانگوت ئەمە بابەتێکی بۆ ماوەیە بەڵام بەداخەوەوانە ئەگەر بۆ ماوە بە ڕێژەیەکی زۆر کەم کاریگەری هەبێ بەڵام ئەمڕ ئەمە هوەرە ئێمە دەیان سەرچاومان هەیە پێمان دەڵێ ئەم منداڵی بەردەستی و دەتوانی بە ڕێگای جیاواز لە منداڵێکی ئاسایی و سادەوە بیکە بلیمەتێک بە شێوازی مامەڵەکردن لەگەڵی بۆیە لەوانەیە بۆ کێشەیەکی دیاریکراو تەکنیکێک نەک تەکنیکێک چەندین تەکنیکی دیاریکراو هەبێ بەڵام بەشیەوە گشتەکەی ئەوە گونجاو نییە کە کار لە سەر منداڵ بکرێ بۆی کە گوێڕایەڵ بێ مافی وەرگرتنەوەی نا لە منداڵ وا لە منداڵ دەکا کە گوێڕایەڵ بێ یان وەرگرتنەوەی مافی بیرکردنەوە لە منداڵ بەشێک لە دایکان و باوکان لەوانەیە بە شێوازێک کە پێیان وایە زۆر بە بەزەییەوە لەم بابەتە مامەڵە دەکەن بە منداڵەکانیان دەڵێن تۆ هیچ نازانی ئێمە باشتر بەرژەوەندی تۆ دەزانین ئەمە بەڕاستی زۆر دروست نییە دەبێت لێگەڕی منداڵ لە دنیای خۆیدا گەشە بکە و لەگەڵ تێپەڕینی ڕۆژەکانی خۆی و لەگەڵ ئەو ئەزمموی کە بەدەستی دێنێ ئازادی پێ بدرێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین حەمزە عەباس نووسەر و هەروەها پەروەردەکار ئەم بەیانیە لەگەڵ مام و بێگومان بابەتەکەمان زۆر زیاتر هەڵەگرێت و ئێمەش هەمیشە بەردەوامە بین بۆەوەی کە دایکان و باوکان زیاتر هۆشیارتر بن بۆ پەروەردەکردنی تاکێکی دروست و تەدروست بۆ ناو کۆمەڵگا. سپاس دەکەین ئەم بەیانیە. دەستان خۆش بێ کارێکی زۆر باش دەکەن لە هۆشیاری بە تایبەتی هۆشیاری پەروەردەیی. دەستان خۆش بێ. دێنە سەر بابەتێکی دیکە کە لە نوێترین وێنەی ناسا بەداخەوە دەرەکەوێت کە دەریاچەی برومێ خەریکە دو هەناسەکانی خۆیدات بە پێی ئەوێنەکە ئاوێکی کام لە گەورەترین دەریاچەی ئێران وە کە دووهەمین دەریاچەی ئاوی سوێری ڕۆژهەڵاتی ناوڕاستیشە دەرئەکەوێت و هاوڵاتیان و بگرە بەرپرسانیش هۆشداری ئەوە دەدەن کە لە ئەگەری وشکبوونی دەریاچەکە کارەساتێکی مرۆیی ڕوئەدات بۆیە ئەوەی کە دەیبینن کەمێکی دیکە و باسی لێوە دەکرێت ئەوە دەریاچەی ورمەیە کە پێشتر دەریاچێکی زۆر گەورە بوو بەڵام ئێستا بەرەو نەمانەچێت. ئەمە دواوێنەی دەریاچەی ورمەیە کە ناسا بڵاوی کردوتەوە. دەریاچەکە ئاوێکی کەمی تێدایە و سووری شەڵگەراوە. ئەوەش وێنەی ساڵی 2000 کە ئەویش ناسا بڵاوی کردوتەوە و بە ڕوونی جیاوازەکە دەردەکەوێت. ئەگەرچی بەرپرسانی ئێران باس لە زیندووکردنەوەی دەریاچەکە دەکەن بەڵام چاودێران و هەندێک بەرپرسی ئێرانیش تەواو بێئومێد بوونە. ناوەندی بژاندنەوەی دەریاچەی ورمێ دەڵێ لە 25 ساڵی ڕابردوودا دەریاچەکە 20 میلیارد مەتر سێجا ئاوی کەم کردووە بە شێوەیە کە ئێستا تەنیا نزیک بە 10% دەریاچەکە ئاوی تێدایە و ئەوەی دیکەی تەواو وشک بووە. کەمی بارانبارین بە فیڕۆدانی ئاوی زۆر و کشت و کاڵی لە ڕادەبەدەر و لێدانی بیری زۆر هاوکات کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدار وای کردووە گەورەترین دەریاچەی ئێران و دووەم دەریاچەی ئاوی سوێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوا هەناسەکانی بدات. هەوڵ و پرۆژەکانی بژاندنەوەشی سەرکەوتوو نەبووە. یەکێک لە هەوڵەکان گواستنەوەی ئاوی زەی بچووک لە ڕێگای تونێلی خورینج بوو کە 3000 میلیارد تومەنی لێ خەرج کرا. بەڵام ئێستا بە گوتەی ناوەندی بژاندنەوەی دەریاچەکە درزی تێکەوتووە و کاری پێ ناکرێت. ئیسا کەلانتەری سەرۆکی ناوەندی جینگە پارێزی ئێران لە کابینەی حەسەن ڕوحانی ڕایگەیاندووە ئەگەر دەریاچەکە زیندوو دەکرێتەوە هیچ حکوومەتێک لە ئێران ناتوانێت خۆی ڕابگرێت چونکە وشکبوونی دەریاچەی ورمێ دەبێتە هۆی کۆچی 10 ملیۆن هاوڵاتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. هەموو ئەو مەترسیانە جوای کردووە ئێستا لێژنە و ناوەندێکی دیکە بۆ زیندووکردنەوەی دەریاچەی ورمێ دەست بەکار بێت کام جارەیان پارێزگاری ورمێ سەرۆکایەتی دەکات. لەگەڵ ئەوەش بە گوتەی چاودێران ئەستەمە دەریاچەکە لە وشکبوون ڕزگاری بێت. بەڵێ بەداخەوە ئەوە نەکرد لە دەریاچەی ورمێ بەڵکو لە هەموو جیهان مەترسی ئەوە هەیە کە زۆربەی دەریاچەکان زۆربەی ڕووبارەکان ئاوەکانیان کەم بۆتەوە ئەمەش هۆشداری گۆی زەویە کە بە ئێمەی دەدات کە لە مەترسیدایە
و دەبێت تا بە ئێمە ئەکرێت تا دەتوانین پارێزگاری لەو ژینگەیە بکەین کە تێدا دەژین تر ئەو هۆکارانەی کە هەن هۆکاری سروشتینەوەانە بەلایەک بەڵام هۆکارە مرۆیەکانیش دەستێکی باڵایان هەیە لە خراپبوونی ژینگەی گۆی زەوی. ئەندەینە سەر بابەتێکی تەندروستی کە تەندروستی خۆراکە ئێمە ئەوەی کە گرنگە بۆمان لەش ساغ بین تەندروست بین بۆ ئەوی کە کار و وزە و چالاکی خۆمان ڕۆژانە ئەنجام بدەین. جا ئەمەش پێیوەستە بۆ خۆراکانی کە ئێمە ئەی خۆین پێیوەستە بە ئەو جوڵە وەرزشیانەی کە ئێمەیەکەین یاخود ئەو جوڵانەی کە ئێمە بە درێژای ڕۆژ ئەنجامی ئەدەین بە تایبەتی زیاتر باس لە خۆراکەکەین چونکە تا ئێمە خۆراکێکی باش نەخۆین ئەوە زەمان نابێت بۆ جوڵە ئەگەر هەر جوڵێکی ئاسایش بێت تەنانەت ئەگەر هەر کاروبارێکی ڕۆژانە بێت کە ئێمە هەموو جار ئەیکەین چ جای ئەوەی کە بکاتە ئەوەی کە ئێمە بچینە هۆڵێکی وەرزشی وەرزش بکەین بۆیە دەبێت زۆر ئاگاداری خۆراک و خواردنمان بیت. بین ئەم بەیانیە سەلار سەلام کە شارەزای خۆراکە لەگەڵمانە بێت زیاتر ئەم بەیانیە باس لە خواردنە ڕیشاڵەکانەکەی بەخێرهاتی سەلار. سپاس بۆ تۆ. با بزانین خواردنە ڕیشاڵەکان جارە پێش هەمووی کامانن بە کاماناوترێ خواردنە ڕیشاڵەکان تا چەندە گرنگن لە ناو خشتەی خۆراکەکانمانە. زۆر باش. خواردنە ڕیشاڵەکان هەر کاتێک باسی سوودە تەندروستەکانی خۆراکێک دەکەین یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەو خواردن دەوڵەمەندە بە ڕیشاڵی خۆراکی. ڕیشاڵی خۆراکەکان خۆیان کاربۆهیدرێتن جۆرێکی کاربۆهیدرێتە کە لەشی ئێمە هەرسی ناکات باشە پێچەوانەی مادە خۆراکەکانی دیکە واتە کاتێ خواردنێک دەخۆین لە پرۆتین پێکاتەوە یاخود چەوری یانیش جۆرەکان دیکەی کاربۆهیدرێت لەشیمە بە شێوەیەکی ئاسایی هەرسی دەکات و دەیمژێت باشە بەڵام ڕیشاڵی خۆراکی هەروەکو خۆی بە ناو گەدە و ڕیخۆڵە باریکە و قۆڵندا تێدەپەڕێت و ئەوەی کە زۆر گرنگە لەبارەی ڕیشاڵەکان کە دوو جۆری جیاوازمان هەیە جۆرەکانیش ڕیشاڵی تواوە و ڕیشاڵی نەتواوەیە هەرێکێک لەو جۆرانە سوودی تەندروستی خۆی هەیە ڕیشاڵەکان خواردنانە هەن نەتواوە و تواوەکان ڕیشاڵی تواوە زیاتر لە سەوزەکان هەیە باشە و لە پاقلەمەندەکاندا هەیە بۆ نمونە لە میوە مەزرەکاندا هەیە لە سێودا هەیە ئەوە ڕیشاڵی تواوەها بەزالیا یەکە لە خواردنانە کە زۆر دەوڵەمەندە بە ڕیشاڵی تواوە و ڕیشاڵی نەتواوە زیاتر ئەو خواردنانە وەکو قەرنابیتە وەکو برۆکلیا ئەوانە ئەو خواردنانن کە لە ڕیشاڵی نەتواوە دەوڵەمەندن باشە ئەگەر ئەو خواردنانە ئەبێنی نەپێش چاوکە نەتواوەن و تواوەن هەر جۆرێکیان بخۆین ئێمە هەمان بڕی ڕیشاڵ بە جەستەمان دەگات یاخود خواردنی هەر یەکێکیان سوودێکی تایبەتی هەیە بێگومان هەرێکێک لەو جۆرە خواردنانە کە باسمان کرد ڕێژەیەک و وە جۆرێکی ڕیشاڵی تێدایە و دابەشبوونەکەش ئەگە کەسێک بێوێت کە ڕیشاڵی تەواو وەربگرێت پێویستە جۆرا و جێرەتی هەبی لە خواردنانەی کە ڕیشاڵی زۆر تێدایە و بێجگە لەوێ وەکو باسمان کە سوودی تەندروستی جیاوازی هەیە بۆ نمونە ئەوانەی کە ڕیشاڵی تواوان وا دەکات کە کۆلیسترۆلی خوێن و هەروەها شەکرەی خوێن دابەزێنێت باشە واتە ئەو کەسانێک کە کێشەی شەکرەی خوێنیان هەیە یاخود ئەوانێک کە چەوری خوێنیان زۆرە دەتوانن سوود لەو جۆری ڕیشاڵ وەربگرن جۆرێکی دیکە ئەویان وا دەکات کە جوڵە لە ناو جوڵی مادەکان لە ناو سیستەمی هەرسی ئێمە باشتر بێت کەەوە وا دەکات کە ستوڵ واتە پیسایی باش بوو و کەسانی کە کێشە قەبزیان هەیە لەو جۆری ڕیشاڵە دەتوانن سوودی لەوەربگرن باش باسی کێشەی قەبزیت کرد ئەویش یەکێکە لای هەرە کێشە باوەکان ئێستا بەهۆی ئەو خواردنانەی کە ئەمە هەمووی خواردنێکن کە مەوادی حافزە یاخود مادە پارێزەرەکانی تێدایە و ئەکات کە تووشی ئەو کێشانە وەکو قۆڵۆن و قەبزی و باسی ئەوەشت کرد کە ئەم مادە ڕیشاڵیانە کارەکان ئەوەیە کە بەناو ڕیخۆڵەکان ئاڕۆن باش ئەوە ئەگەر وا بێت ئێمە لە ڕۆژێکە بە تایبەتیوانی کە و نەخۆشییان هەیە قۆڵۆنیان هەیە یاخود بە بەردەوام قەبزیان هەیە بڕی چەندێک ئەبێت خواردن ڕیشاڵەکان بەکاربێن لە ڕۆژ خواردنی ڕیشاڵی بە پێی تەمەەن و پێی ڕەگەز دەگۆڕێت باشە بۆ منداڵان پێویستیان بە ڕێژەیەکی کەمتر هەیە کەسێکی پێگەیشتوو لە پیاواندا زیاتر پێویستیان بە بڕێکی زۆرتر هەیە و لە ئافرەتان کەمتر بۆ پیاوان ڕۆژانە نزیکی 38 گرام ڕیشاڵی پێویستە لە هەردوو جۆرەکان بۆ ئافرەتان 25 گرامە بەڵام بۆ کەسێکی بەتەمەن ئەو ڕێژەیە کەمتر دەبێتەوە نزیکی بۆ 18 گرام دەڕوە 8 بۆ 20 گرام
باشە سەلار ئەگەر وا بێت ئەوەی تا ئێستا من لی تێگەیشتم خواردنە ڕیشاڵەکان زۆربیان ئەو خواردانن کە ناچنە سەر ئاگر یان کەمتر ئەچنە سەر ئاگر باشتر وایە کە ئەو خواردانە بکوڵێنرێن یاخود بۆ نمونە سەوزەکان کەمترە کوڵێنرێن یاخود خواردنیان بە کەم کوڵاندن سوودەکەی زیاتر تیامێنێت. وەکو باسم کە ڕیشاڵەکان لە زۆربەی خواردنە ڕووەکەکاندا هەیە باشە وەکو لە دانەوەڵەکاندا هەیە لە سەرەزاتەکان لە تۆوەکان بە تایبەتی توێکەتان و هەروەها سەوزە و میوەکان. باشە ئێستا باسی بڕۆکلی و قەرنابی تیشت کرد زۆر جار ئەوترێت بڕۆکلی نابێت زۆر بکوڵێنرێت هەر گەرمە بە هەڵم بکوڵێنرێت باشترێکە ئەمە مەبەست بۆ ئەوەیە کە مادە ڕیشاڵەکانی لەدەست نەدات زیاتر کە باسی کوڵاندن دەکرێت زیاتر بۆ پاراستنی ڕێژەی ڤیتامینەکانە بۆ منە ڤیتامینە تواوەکان لەگەڵ گەرمی کەم دەبێتەوە یاخود کوالێتێکی خراپتر دەبێت بەڵام ڕیشاڵەکان زیاتر بە پێی توێکڵەکەیتی چکە لە زۆربەی خواردنەکان مادە ڕیشاڵەکە لە بەشی توێکڵەکە کۆبیتەوەواتە ئەو خوانە کە پرۆسس کراون ئەوانە زیاتر ڕێژەی ڕیشاڵی کەمتر دەبێتەوە یاخود ئەو میوانێک کە دەکرێتە شەربەت بەم شێوازە ڕێژەی ڕیشاڵ کەم دەبێتەوە. کەم بێتەوە زۆر جارەوەم ئەبیستین هەر لە شارەزانی خۆراک و پسپۆڕانی خۆشت چەند جارە هاتوتە ناو پرۆگرامەکە باز لەوەکی خواردن زۆر ورد نەکرێ وردکردنیش کاریگەری هەیە وردکردن جیاوازە لەگەڵ لابردنی توێکڵی خواردن وردکردنەکە ئەوەندە کاریگەری نابێتن باشە ئەگەر نەهاردرێتن ئەوە باشترە باشە بە شێوەی زەڵاتی ئەتیادیە بەڵام کردنە شەربەت یاخود زۆر کوڵاندن ئەویان دەبێتە کێشێک بوو. زۆر باشە بابزانین ئەو میوانە بە تایبەتی میوەکان کە ڕیشاڵیان تێدایەکەم ئێستا وەرزی پێگەشتنی هەنجیرە من یەک دانیان نەزان ئەوە کاینتر هەنجیرێکێکە لە خوانانە کە ڕیشاڵی زۆر تێدایە میوەکان دیکە شۆک و میوە سێو هەروەها مۆز ئەوانە ئەو خوارانن کە زۆر دەوڵەمەندن وەروە جێزەر خواردنەکان کە زۆر دەوڵەمەندن بە ڕیشاڵی خۆراکی. باشە هەندێک میوەمان هەیە بۆ نمونە خەیار ئەتوانین بڵین گێزەریشی تێکەین ئەمانە بە تۆکڵەوە دەوترێت کە ڕیشاڵەکانی باشتر دەمێنێت یاخود دوانیە تۆکڵابردننی ئەو هەندێک میوە هەیە بوون سێویش ئەکرێ بە تۆکڵیشەوە بخورێت شێوازی خواردنەکەیمان پێ بڵێ بۆ یکە بزانین چەندێک ئەتوانین پارێزگاری لە بکەین کە ڕیشاڵێکی باشتر هەبێت لە میوەکەیە. بۆ خواردنی میوەکان باشترە کە بە توێکڵەوە بێتن و هەروەها بۆ خواردنەکانی دیکەش کە ئەگەر بمانوێت ڕێژێکی باشتر لە ڕیشاڵەکان وەربگرین دەتوانین بۆ نمونە لە نان کە ئاردیسبی بەکات دەتوانین بڕێکی کەم لە جۆ بکرێتە ناوی باشە چونکە ئەوی شتێکە لە خوانانی کە دەوڵەمەندە بە ڕیشاڵی تواوە واتە بۆ پارێزگاریکردن لە کێشەی شەکرەی خوێن و کۆلیسترۆل بەکاردێتن یاخود زیادکردنی نیسک یاخود لۆبیای تار بۆ سوبەکان ئەوانەش ڕێگایەکی دیکەنە بۆ زیادکردنی ڕیشاڵی خۆراکی. باشە سەلار باست لە نان کرد ئەوەی کە ئێمە بینینە سەر لە نانەوەخانەکان بە ئاردێکی سپی چۆن خۆمان ناوخۆمانە بەس ئاردی سفرە ئەمە زیانی هەیە چونکە ئێستا باسیوت کرد ئەبێ جۆیشی تێکەڵ بکرێت ئێمە هەوڵی ئەوە بدەین کە نانی جۆ بخۆین باشترێکە یاخود نانی ئەم سپی کە ئاردی سفرە بێگومان باشترە کە نانی جۆ یاخود دانێوەڵە تەواوەکان بەکاربێتن نەوەکو ئاردی سپی هەر بێتگە لە فایبەر لە کانزا و لە ڤیتامینی زۆر دەوڵەمەندترن کە بڕمونە دانێوەڵی تەواو دەکەیتە خواردنەکانتەوە دەتوانین وەکو سوبیش بەکار بینیت نەکار وەکو نان. باشە سوودی خواردنە ڕیشاڵەکان بۆ کام بەشەی جەستە زۆر زیاترە بۆ نمونە ساڵین شیر بخۆین بۆ شیر بخۆین کالسیۆممان بۆ زیاکە بۆ ئێسکەکانمان باشە من بزانم کە لە ڕیشاڵەکانە کام بەشەی جەستەیە کە سوودی تەواوی لێ وەرەگرێت بۆ هۆشە بزانین چ بەشێکمان کێشەی هەیە بە خواردنە ڕیشاڵەکان چارەسەر. یەکەم سوودی تەندروستی ڕیشاڵ بۆ ڕیخۆڵەیە باشە بۆ کەسانێکە کێشەی قەبزیان هەیە وەکو چارەسەر دەتوانانی بەکاری بێنیت بە شێوەی خواردن یاخود بە شێوەی تاواکەری خۆراکی بەڵام بێگومان باشترە بە شێوەی خواردن بێت و سوودی دووەمیشی بۆ کۆنتترۆلکردنی شەکرەی خوێن و کۆنتترۆلکردنی کۆلیسترۆلی خوێن و هەروەها دابەزاندنی کێش وەکو دەزانین کە کاتێک دەمانێت کێشمان دابەزێنین دەمانێت کە خواردنێکی کەمتر بخۆین و زیاتر هەست بە تێری بکەین و ئەم جۆری ڕیشاڵە لەبەر ئەوەی کە هێواشتر هەرس دەبێت وا دەکات هەتاوەکو ماوەیەکی زۆرتر هەست بە تێری بکەیت و وا کالۆرێکی کەمتریش بەدەست بێنیت
ئەوە شوای دەکات کێش دابەزاندن ئاسانتر بێت واتە یەکێک لە خاڵە گرنگەکانی دابەزاندنی کێش ئەوەیە کە ڕەچاوی ڕێژەی ڕێشاڵەکان بکرێتن. ئەوانی کە کێشەی گەدەیان هەیە چی خواردن ڕێشاڵەکان بۆیان بەسوودە؟ بێگومان یەکێک لە خوراافەتەکان دەربارەی ڕێشاڵی خۆراکی ئەوەیە کە تووشی ناڕەحەتی گەدە دەکاتن. ئەوەش هۆکارەکەی ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە ڕیشاڵ بە خێرایی وەربگری دەبێتە هۆکاری ئەم کێشانە. لەبەرەوە گرینگە کە ڕیشاڵ بۆ خواردنەکە زیاد دەکەیت بە ڕێژەیەکی کەم بێتن. باشە ئەوانە زیاتر ئەو کەسانە کە کێشیان زیاترە ئەو کێشانیان هەیە لەبەرەوەی بێگومان خواردنێکی زۆرتر دەخۆن ڕێشاڵێکی زیاتر وەردەگرن بە شێوەیەکی خێراتر. زۆر باشە. وەکو داپرسیار ئەمێ بزانم لە چ کاتێکا خواردنی ڕیشاڵەکان زۆر سوودی زیاتر ئەگەنێ بۆ نمونە ئەگەر لە دانەوێڵەکانە هەبێ ئێمە لە کوردەواریە زانین بەیانیانیش با بڵین شۆربای نیسکە خۆین و تەنانەت تەمانە نۆکاویشە خۆیش هە لە دانەوێڵەکانە گرنگە باشە بەیانیان چۆنڵە لە ناشتایی ئەو شتانە بخورێت؟ دابشکردنی ڕیشاڵەکان بە شێوەیەکی گشتی بەسەر هەموو ژەمەکان بێ باشترە نەک ڕێژەیەکی زۆر لە یەک ژەم کۆ بێتەوە دەتوانین لە کاتی سوکە ژەمەکانیش بەکاربێنی وەکو ژەمی بەیانیش خواردنێکی باشە هەتاوا دەکات زیاتر هەز بە تێری بکەیت هەتا ژەمی پاشتر سەلارگیان بۆ ئەوە پرسیارەکەم چکەمە لە کافتریان نیسمان هەیە بەیانیان زۆر بێ بوتم ئەگەر باشە بە هەموو بەیانی دەستکەم خواردنی کەواتە لە یەک ژەما کوی نەکەین و دابەشیکەین بەسەر ژەمەکانی دیکە دەستەکانە خۆش بێت سەلار ئەم بەیانیش لەگەڵ ئێمە بووی وەکو شارەزای خۆراک سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنماییەکە. پێنجەمین فستیڤاڵی زانستی نێودەوڵەتی لە ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق لە شاری سلێمانی بەڕێوەچوو زیاتر لە 100 توێژینەوەی زانستی تێدا پێشکەشکراوە کە لەلایەن پرۆفیسۆر و توێژەران و مامۆستانی زانکۆ ئەمە دەکرابوو کە جگە لە زانکۆ ناوخۆیەکانیش توێژینەوە لە ئاستی بەشێک لە زانکۆکانی وڵاتی سوید و هەروەها مەسر و ئەڵمانیا و فەڕەنسا پێشکەشکرا. بە پێشکەشکردنی زیاتر لە 100 توێژینەوە لە ئاسی زانکۆ حکمی و ئەهلەکانی هەرێمی کوردستان و عێراق پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ توێژینەوە زانستیەکان لە زانکۆی سلێمانی بەڕێوەچوو. دکتۆر سیروان بە هاوبەشی دەستێک لە توێژەران لە ڕێگای توێژینەوەیەکی پزیشکیەوە چەند چارەسەرێکی نوێیان بڵاو کردوێتەوە. تیمێکم پێکێنا لە ساڵی 2004 کە توانیمان ئەو نەخۆشانەی کە تووشی کەوتنە خوارەوەی کۆم بوون کۆیان کەینەوە و بە ڕێگەیەکی تازە کە لەوە پێش کەس ئەو ڕێگەی نەکردبوو توانیمان کۆی کەینەوە سی نەخۆش و بەو ڕێگەیە بۆ کردمان و نەتائیجی باشمان دەستکەوت و توانیمان نەتیجەکان تەسجیلکەین لە عێراق وەکو بەڕایی ئیخترا لە عێراق. توێژینەوەکان لە بۆرەکانی پزیشکی و تەلارسازی و کشتتوکاڵی و ئەلیکترۆنین کە لەلایەن 12 زانکۆی حکمی و زیاتر لە 8 زانکۆی ئەهلی لە ئاستی پارێزەکانی عێراق پێشکەشکراون. پێشتریش ئاڕاستەی ناوەندی باڵای داهێنەرانی عێراق کراون. ئەم مؤتەمەر و معرەزە بۆ کەسانەیە کە داهێنانیان هەیە لە عێراقا. داهێنانەکان لە هەموو بوارەکانە یعنی بەس پزیشکی نییە بواری کشتتوکاڵە بواری هەندەسەیە بواری ئەلکترۆنیاتە بوارەکان جیاوازن ئەو کەسەی کە داهێنانی هەیە تەوان پێشەوە ئەو داهێنانە ئیشی لەسەرەکە. فستیڤاڵی نێودەوڵەتی زانکۆکانی عێراق لەلایەن ناوەندی فەڕەنسی عێراقی بە هاوبەشی زانکۆی سلێمانی ڕێکدەخرێت. ئەم ساڵ بۆ پێنجەمین ساڵە بەڕێوە دەچێت. 163 توێژینەوە پێشکەشکراون لەو ژمارەیەش 113 توێژینەوە پەسەند کراوە. پێشکەشکردنی 100 توێژینەوە لەلایەن زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق لە کاتێکدایە کە عێراق و هەرێمی کوردستانیش دانەوێ لە ڕووی داهێنان و پیشەسازیەوە بگەنە قۆناغێکی باشتر. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.
باسی گوندێکتان بووە کە من بەیانە کە خۆ شوێنوارێکی مێژووی نییە بەڵام دەیانێت بیکەن بە شوێنوارێکی مێژووی بۆ نەوەکانیان بمێنێتەوە بەهۆی ئەوەی کە ئەم گوندە شەڕی تیادا ڕووداوە. جا ئێستا بۆتان باسەکەم ئەمە کوێیە. بێلچیت گوندێکی ئیسپانیایە کە دوای شەڕی ناوخۆی ئیسپانیا ساڵی 1936 بۆ 1939 وێران بووە و لەوێ کۆمەڵکوژیەک ڕووی داوە. ئێستا بێلچیت وەکو شوێنەوارێکی مێژووی بە وێرانەی هێڵراوەتەوە بەو مەبەستەی کە ئەیانەوێت خەڵکی ناوچەکە وانە لە ڕابردوو وەربگرن. لە سیەکانی سەدەی ڕابردوودا لە کاتی سەرهەڵدانی شەڕی ناوخۆ لە وڵاتی ئیسپانیا 200,000 کەس کوژران و سەدان گوندیش خاپوور کران. گوندی بێلچیت کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری مەدریت وەک یادەوەریەک و وانەیەک بۆ نەوە لە دوایینەوە بە خاپووری بەجێ هەڵدراوە. ئەگەر ڕابردووی خۆت نەزانیت لە داهاتوودا هەڵەی گەورە دەکەیت بۆیە زۆر گرنگە نەوە نوێیەکان هەموو شتێک بزانن چی ڕوویداوە لە ئیسپانیا گرنگە مێژوەکەمان بزانین بۆ ئەوی وانە لە هەڵەکانمان وەرگرین. ئەم گوندەش پشکێکی لەم نەهامەتی و دەردەسەریەی بەرکەوتووە. زۆرێک لە خەڵکی ئەم گوندە بەهۆی بیر و ڕاست سیاسیەکانیان کوژراون و بە شێوەیەکی هەڕەمەکی بە خاک سپێردراون. تاوەکو ئێستاش گۆڕی نوێ هەڵدەدرێنەوە بۆ دۆزینەوەی ناسنامەی کەسە کوژراوەکان. ئەوان تاوانەکەیان تەنیا دەنگدان بوو بە پارتێک یاخود بیر و باوەڕی جیایان هەبوو. هەمویان خەڵکی سڤیل بوون. نەماندیت کەسێکیان چەکێکی پێبێت. لەم گۆڕە بە کۆمەڵەدا پیا و ژن و منداڵمان دۆزیەوە. سەرۆکی شارەوانی بێلچیت دەڵێت ئەوەی سیاسەتی چەوت کردی لە ڕابردوودا ئێستا ئەبێ ئێمە چاکی بکەینەوە و جیاوازی نەکەین لە نێوان قوربانیاندا. زۆر جار سیاسە دەست لە هەر شتێک بدا تێکی دەدات بە تایبەت کاتێک باسی مرۆڤ دەکەین. لە بێڵچیت ئێمە یەکەم ئەنجومەنی شار بووین کە ڕێزمان لە هەموو قوربانی ئەو گوندە گرت بەبێ جیاوازی سیاسی. ساڵانە هەزاران کەس لە ناوخۆی ئیسپانیا و دەرەوەی ئەو وڵاتە سەردانی ئەم گوندە دەکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم کارەساتە ببینن کە گروپە چەکدارەکانی ئەم وڵاتە بەسەر یەکدیان هێناوە. ئێساش باسی ئەو هۆتێلەتان بۆکەم کە تایبەتە بە پشیلەکان. ژمارە ئەو هۆتێلانی کە تایبەتن بە پشیلەکان جا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. بوونی ئەم هۆتێلانە بە تایبەت لە وەرزی هاوین زۆر پێویستە. لە هاویناندا خەڵکی زۆر لە سەرانسەری جیهان پشووەر ئەگرن و جگە لە هۆتێلەکان شوێنێکی دیکە نییە تا پشیلەکانیان لێ بەجێ بهێڵن. ئەوان ئامادەن پارێکی زۆر بدەن تا پشیلەکانیان لە ماوەی کە ئەوانەچن بۆ پشودان هەز بە تەنیایی نەکەن و لە هۆتێلەکان رابمێننەوە. بەڵام هەندێکیان لە پشیلەکان ئەوەندە هۆگری خاونەکانیانن کە لە خۆشترین هۆتێلەکانیش هەرۆقرە ناگرن. هۆتێلی تایبەت بە پشیلەکان ئەم هۆتێلانە لە سەرانسەری جیهان ژمارەیان بەرز بۆتەوە بۆ ئەو کەسانە دانراون کە زۆر حەز لە پشیلەکانیان دەکەن و وەک ئەندامێکی ماڵەوەیان مامەڵەیان لەگەڵدا دەکەن. لە هۆتێلی ئەبغاشا لە پاریس پشیلەکان لەسەر ڕووبەرێکی 171 مەتر دووجا 23 ژووریان بۆ دروست کراوە. شوێنی یاریکردنیان 25 مەتر دووجایە. دەتوانن بە دڵی خۆیان بەسەر پلیکانەکاندا هەڵگەڕێن و داگەڕێن. کەی حەزیش بکەن دەتوانن پاڵ بکەون. لە وڵاتانەی کە تیایەندا خەڵک بە سەختی دەتوانن لە کارەکانیان پشوو وەربگرن ئەم هۆتێلانە ژمارەیان بەرز دەبێتەوە چونکە خەڵکەکە ناتوانن لەو کاتێک گەشت دەکەن پشیلەکانیان لەگەڵ خۆیاندا ببەن. هەر بۆیە پێویستیان بە شوێنێکی متمانە پێکراوە تا پشیلەکانیان پێ بسپێرن. لە ڕاستیدا ئەمریکای باکوور و ژاپۆن شوێنی دەرکەوتنی ئەم جۆرە هۆتێلانە و کافتریای تایبەت بە پشیلن. ئەوەش لەبەرەوە نییە کە لە وڵاتانەدا پشوو زۆرە، بەڵکو لەبەرەوەیە بەلای خەڵکی ئەم شوێنانەوە پشیلە وەک ئەندامێکی خێزانی لێ هاتووە. لە فەڕەنساش وەک شوێنەکانی دیکەی جیهان خاوەنی پشیلەکان ئامادەن پارەیەکی زۆر بدەن تەنیا بۆ ئەوەی پشیلەکانیان لە کاتی گەشت و پیاسی ئەواندا ئاسوودە بن.
سەرڕای هەموو هۆکارێکی ئاسوودەی و خۆشگوزەرانیان بۆ دابینکراوە هەندێک لە پشیلەکان هێشتا هەز دەکەن بێناز کەوتون و دڵتەنگی دەکەن. وەک مرۆڤەکان پشیلەکان خوو هاوسۆزیان هەیە بۆ ئەم هۆتێلانە چارەسەر نین بۆ هەر هەموو پشیلەکان. پشیلەی وامان هەیە کە زۆر هۆگری خاوەنەکەیەتی و زۆر سەختە کەسێکی دیکە وەک جێگرەوەیکی دڵسۆز بۆ خۆی ببینێت. تەنانەت ئەگەرم کەسە بۆنی زۆر پشیلەی دیکەشی لێبێت و تەنانەت ئەگەر پشیلەکە لە شوێنێکدا بێت کە ئارامە بەڵام ماڵی خۆی نییە. وا دەردەکەوێت ڕاگررتنی ئەم پشیلانە لە هۆتێلدا کارێکی ئاسان بێت، بەڵام لە ڕاستیدا ئەرکێکی قورسە. بە تایبەتی لەم هاوینەدا بەشێک لە پشیلەکان پێویستیان بەوەیە بەردەوام بە قوماش تەڕ بکرێن تا پلەی گەرمای جەستەیان دابەزێت و بە گەرما نەکەون. دەبێت چاودێری خواردنیشیان بکرێت نەوەک زێدەڕۆیی بکەن. خاوەنەکانیان پشیلەکانیان بە تەندروستی ڕادەسی هۆتێل دەکەن و چاوەڕێ دەکەن دیسان بە تەندروستی لە باوەشیان بگرنەوە. هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 بۆ هیوام کە پرۆگرام بەدڵتان بوو بێت تا بە یەگەشتنە دیکە خاتم.